بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست ڕۆژەوانانی ئازیز کەوتوینە کۆتایەکانی ڕەمەزانەوە تەمەناکەم لە خوای پەروەردگارە پاڕێمەوە کە تاعات و عیبادەتی هەموو لایەکمانی قبول کردبێ ئینشاء الله ڕەمەزانمان بوو بێ بەمای ئەوەی کە چی تاوانمان هەبووە بیسڕێتەوە. خۆشەویستان ئەمڕۆژ لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی ئاین و سروشتا لەگەڵ ئێوەی خۆشەویستم ئەمەوە کۆتایەکانی بەرنمەکە کۆتایەکان ڕبتکەمەوە بە کۆتایەکانی ڕەمەزانەوە. لە سەرەتا چۆن دەستمان پێ کرد کە باسی ئەومان کرد کە وحی خوای پەروەردگار لە ئەشکەوتەوە هاتۆتە خوارەوە بۆ پێغەمەری خوا درودی خوای لەسەر بێ دیسانە گەڕێینەوە بۆ سروشتی خوای پەروەردگار و بۆ لای قورئانی پیرۆز. ئەمڕۆ بەرنمێکی زۆر تایبەتەکەم لەگەڵ برای بەڕێزم لەگەڵ دکتۆری خۆشەویست دکتۆر کۆچەر عومەر بەو هیوایە کە ئینشاءالله چێژێکی زۆری لێ ببینن سوودێکی زۆری لێ ببینن و هەروەها لە کۆتاییە هەڵنەستن ئیلا دوعای خێرمان بۆ بکەن دوعای مۆفەقیمان بۆ بکەن دوعایەوەمان بۆ بکەن کە خوای پەروەردگار ئەم ڕەنج و ئەم تێکۆشان و ئەمما هیلاک بوونەی خۆم و هاوکارەکانم لە مانجی ڕەمەزانە ئینشاءالله کردبێتی بە سەدەقا ئینشاءالله کردبێتی بە مایەی خێر بۆمان و ئینشاءالله کردبێتی بە مایەی ئەوەی کە تاوانەکانمانی پێس ڕابێتەوە و واروها میزانی حەسەناتمان بە چاکە ئینشاءالله قورس بوو بێ. فەرمونون پێکەوە سەرنجتان ڕائکێشم یاخود فەرمووتانەکەم بۆ ناو بەرنمەکە فەرمونون لەگەڵمانە بن. بەڵێ خۆشەویستان جارێککە سڵاوتان لێبێ خۆشحاڵم کە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر کۆچەر ئەڵلقەیەم جارەمان دەکەین ئینشاءالله. تەمان دەزانم کە دکتۆر کۆچەر زۆر باشە ناسن چونکە لە ماڵی هەمووتان و لە شاشەی هەمووتانە هەبووە. دکتۆر هەر لە خۆ پێ ناڵەن دکتۆر تەبیبە دکتۆری مناڵانە و یەکێکە لە دکتۆرە باشەکانی ئێمە بەڕاستی خی گەورە مۆفەقیکە و چەند ساڵێکی باشیشە یعنی دەکرێت بڵێن ئەوە چەندەیە کە دکتۆر کۆچەرە ناسین وەکو قورئان خوێنێکی باش و هەر وەکو مڕەبیەکیش وەکو ئەوەی کە ماشەڵا مەدرسەیەکی هەیە ئێستا بۆ بە قوتابخانەیەک بۆ پێگاندنی قورئان خوێنی زۆر باش و گەنجی زۆر باش بۆیە شوێن پەنجەی دکتۆر کۆچەر بە ئەو چۆنەڵێ ئەوەی کە شێوازی قورئان خوێندن و ئەو حرەکەتەی کە هەیە ئەو ئیشتیاقی کە بۆ قورئان خوێندن و فێربوونی قورئان و قیرائات هەیە شوێنی دکتۆر کۆچەری زۆر پێوە دیارە. دکتۆر کۆچەر شەرەفمەند بووین زۆر خۆشحاڵ بووین کە بە خزمەت جەنابەت گەشتی و هەروەها تۆش بەشدار بووی لەگەڵمانە لە بەرنامەی ئاین و سروشت. بۆ جەنابیشتان بۆ جەنابەت بۆ برانی بەڕێز و بینەرانیشەکە سپاس دەکەین دکتۆر. تۆ پیاوێکی شیرین و خۆشەویستی نەک لە لای ئێمە دڵنیام لە لای بینەرانیش تەمەناکەم کە ئینشاڵڵا بەرنامەیە بکەین کە تۆنەڵی بە جۆرە لە جۆرەکان بینەرانیش تەژی بکە ئینشاءالله. شتیوان بەخوا. دکتۆر بە لە هەندێک پرسیارەوە دەست پێ بکەم پرسیاری سادە بەڵام پرسیاری گرنگ ئەوژەوەیە کە بەڕاز ئێستا تۆ لەبەر ئەوەی کە شارەزایەکی باشت هەیە و ئاگایەکی باشت هەیە لە ئەوەی کە باسمان کردوتمان الحەمدولله جوڵانەوەیکی باشەیە حرەکەتێکی باشەیە بۆ فێربوونی قورئان و ئێستا ماشەڵڵا گەنجی وا پێدا بووە هەر حەزەکەی گوێی لێ بگری بەڕاستی قورئانێکی جوان تەجویزێکی باش و هەروەها قیرائەتێکی باش. دکتۆر جان بە لە ئەمەوە دەست پێکەم بزانین قورئان لەکوێی ژیانی ئێمە ئەژی ئێستا. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. سڵاوی خوا لە جەنابەت لە بینەرانی بەڕێز هیوادارم ئەمانی ڕەمەزانە ببێتە هۆی دەواازەیەک بۆ ڕزگاربوونمان ئینشاڵڵا لە ناڕەحەتەکانی جیهان و هەم قیامەتیش ئینشاڵڵا. داواکارم خۆی گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەکی قبوڵ کردبێ ئینشاءالله. هەڵبەت قورئانی پیرۆز ئەگەر سەرەتا پێناسی قورئان کەم ئەو پەیامە خوایی کە بۆ کۆتا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام نازڵ بووە چوبێتە هەر شوێنێک لە هەر جێگەیەک لە هەر کاتێکە جوانی و پیرۆزی مبارەکی پێداوە. لە دیدارێکە ئاماژەم بەوە کرد قورئان بۆ مەکە هاتە خوارەوە ڕاستە بوونی کعبەیەتیە بەڵام بوو بە خەیر البقاع علی الأرض
نازڵ بوو بەسەر سنگی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە خاتەم الانبیا و سید الانبیایە لە شەوی قەدرە هاتە خوارەوە جوانترین شەو گەورەترین شەوی ساڵە لە ڕەمەزان هاتە خوار گەورەترین مانگی ساڵەکەیە یعنی بە جبریل عەلەیهی سەلام هاتە خوارەوە بوو بە سەید المەلائیکە یعنی بەر هەر شتێکەوە قورئان گەورەیەکە کوردیش ئەگەر بێوێ گەورە بێ و شەعنی جوان بێ ئەبێت دەستی لە قورئان بەرنەدا هەر وەک چۆن لە سەرەتای مێژووی فتوحاتی ئیسلامیەوە کورد باوەشی کردوتەوە بۆ ئیسلام بە هەمان شێوە باوەشی کردوتەوە بۆ قورئانەکەی چ بە تەفسیر چ بە دیراسەکردنی چ بە خوێندنی حتا وەکو کورد لەگەڵ قورئانە وابەستە بوو بێت و دوانەیەکی یەکئانگیر بوو بێت کورد لە لوتکەی خۆشبەختی و خۆشگوزەرانی و ئارامی و ئاسوودەیی چ خێزان چ تاکا بووە بۆیە ئەتوانم بڵێم قورئان لەگەڵ کووردا دوانەیەکی لێکدانە بڕاو بووە بە درێژایی مێژووی ئیسلام زۆر باشە کەواتە بە پرسیارێکی تری بکەم ببوورە ئێمە ڕەنگە وا باشتر بێ بڵین ئێمە دوو مێژومان هەیە مێژوێکی تۆزێ دێرین و کۆن مێژوێکی تازە کاڵم مێژوێکی کۆن مەبەستم لە دوای پێش 2000 کاڵم مێژوێکی تازە دوای 2000 ئەم مێژووی ڕابردوومان لەبەرەوەی مێژووی ئێمە ئەو مێژوە بووە کە ینی خەڵک خوێنەواری زۆر نەبووە واروەها هۆشیارێکی زۆر نەبووە بەڵام خەڵک زۆر دیندار بووە دینداریەکی پاچی کردووە قورئان لەلای ئێمە زۆر ڕێز لە گیراوە دکتۆر بەسەرەن ژن مناڵی بووە بەرەکەت بۆ پیرە لە بن سەریدایانداوە بۆ نمونە زۆر جار دەمەقاڵی بووە دوژمنایەتی بووە قورئانێکیان هێناوە بۆ بە حەکەم لە بینیانە زۆر جار مەترسیەک لەسەر دەیەک هەبووە کە مڕۆمە من بینیوە قورئانیان بردووە بەرەو پیری یعنی قورئان جگە لە مەولودا خوێنراوەتەوە لە تەعزیە خوێنراوە یعنی قورئان زۆر لەم مێژوە کۆنەیە زۆر مەوجود بووە بەڵام مێژوێکی ترمان هەیە لە دوای 2000 و دەست پێەکە ئەم مێژویان مێژوێکە وەکو وتم ینی قورئان بە شێوەی هوەنەری ئەخوێنرێ بە شێوەیەک خوێنرێ لە ئاستی قورئان خوێنە جیهانیەکان یعنی کوردیش وردە لەو حرەکەتە جیهانیە کە مەسەلەن بۆ من جاران ئەگەر با بڵین میسر هەبوو بێ ئەگەر عێراق هەبوو بێ ئەگەر کوێت هەبوو بێ ئەگەر نازانم ئێران هەبوو بێ اینجا کوردیش وردە دەگاتە ئەم ئاستا ئەم دوو مێژووە دروستە بەو شێوەیە کە من وتم بەڵێ ئەکرێ بڵین قۆناغبەندیەکمان هەیە لە قورئان خوێندن لە یاخۆ بڵین لە وابەستەبوون بە هونەری قورئان خوێندنەوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و کوردستانی گەورە بەگشتی ئەویش ئەگەر عنی بۆ ئێمە بەتایبەت ئەگەڕێتەوە بۆ دوو قۆناغێکی پێش 2023 پێش ڕوخانی ڕژێمی بەعەز و قۆناغی دوای ڕوخانی ڕژێمی بەعەز و ئازادبوونی عێراق لە قۆناغی پێش ئەوە بەگشتی ئێمە لە هەرێمی کوردستان لە سژنێکی داخراوە بووین سژنێکی گەورە نە فڕۆکە خانەمان هەبوو نە چوونە دەرەمان هەبوو نە کۆنتاکتێکی وا هەبوو ڕاستە کەم تا زۆر شتێک هەبوو بەڵام لە جی نەبووان بۆ بەڕاستی بەڵام لە ناوخۆیە حرەکەیەک هەبوو هەر لە سەردەمی بۆ کاک ئەحمەدی شێخ دەخوا دەرەجاتی عالیکە فکری هەبوو بۆی کە قورئان خوێن پێ بگەێنێ ڕایان بێنێ فێریان کە هەم خۆی تەعلیمی کردوون بەس بۆ نمونە نابینەکانی هێناکردنی بە گروپێک بە فئەیەک مەولودنامەی فێرەکردن قورئانی فێرەکردن ئێستش ئەوەی کە بین لە مزگەوتی گەورەی سلێمانی هەر دەرهاویشتەی ئەو خزمەتە جوانەی کاک ئەحمەدی شێخە کە کردوێتی قورئان خوێن هەبوون دەنگێکی زوڵاڵیان هەبووە لەو سەردەمایە موەزین بوو لە مزگەوتەکانە قارئ بوون یعنی تەشجیعێکە بووە بەڵام بە ڕێژەیەکی دیاریکرا بوو بەڵام ئەوی کاک ئەحمەد ئیشێکی گەورە بوو بەڕاستی بەدڵنیام لە هەولێر هەبووە لە دهۆکە بووە بەس حرەکە فەنیە جوانەکە منبعەکەی گەڕێتەوە بۆ سلێمانی ئەوەندەی کە لانی یەکێکی وەکو کەساتی و کاک ئەحمەدی شێخ و شێخ معروفی نۆدێ گرنگیان هونەری قورئان خوێندن و بەم شکڵە قورئان خوێندنە جوانە داوە کە لە مناسەبات و جوانکردنی بۆنە ئاینیەکان پێی لە شارەکانی ترژێ بەڵام وڵای لێرە حەزم لە مداخلەیەک بوو بووم بورە ئەزانی ئەڵێن دوای ئەوەی کە کاک ئەحمەدی شێخ بەڕەحمەت بێ خۆی گەورە دەرەجە عالیکە دوای کە بڵێن ئەوانەی کە نابینان فێری قورئان خوێندنیانەکە بۆی دووریان خاتەوە لە سوال یان لە هەندێک بابەتی دیکە فێریان بکە هەم قورئان فێر ببن هەموو ماڵێکیش بۆ خۆی قورئان خوێنێکی هەبووە کە ڕۆژانی هەینی
بەخۆی و بە قورآن خوێنەکە چۆتە سەر قبری ئازیزانی و قورآنیان خوێندووە یعنی ئەم کولتورەی کە ویستم یارمەتی جەنابەت بەم لەوەی کە جەنابە وتت لە سلێمانیە ئەم حرەکەتە دەستی پێ کردووە یعنی حتا هیچ ماڵێک نەبووە قورآن خوێنێکی تایبەتی نەبێ بەڵێ بە دڵنیاییەوە زۆربەی کات ئەوانەی کە چوونە سەر قەبرانی ئازیزانیان مصحفێکیان پێ بۆ قورآنیان بۆ خوێنە بە تایبەتی سوورەتی یاسین و ڕەحمان یعنی ئەمە دەلالەتە لەوەی کە لە مێژووی کۆنا حرەکەیکی قورآنی هەبووە بەڵام ئاراستە نەکراو بووە یعنی تا ڕادێک شێوا و بڵین نامنەظەم بووە ناڕێکخراو بووە بەڵام لە دوای هاتنی 2023 و ئازادبوونی عێراق و کردنەوەی ئەو دەرگایە بەڕووی هەرێمی کوردستانە ئەم هونەرە یاخۆ بڵێن شێوازی قورآن خوێندن و گەورەبوونی ئەکادیمیای زانستی قورآن لە هەموو بارەکانە جگە لە تەفسیر چونکە ئەمە لە تەفسیری پێش 2023مان هەرێمی کوردستان و کورد بەگشتی لە دووتکەیە بۆ بەڕاستی چەندین مفەسیری گەورەمان هەبوو بەڵام لە بوارەکانی تراکە باری قورآن خوێندن و تەحفیزی قورآن و قراءەتی قورآن ئەمەتی لە 2023 وردە ئەم دەرگایە کرایەوە بوو بە با بڵێن شۆڕشێکی قورآن زۆر باشە پرسیارێکەکەم یەک پرسیاری ترەکەم لە مێژووی کە ڕابردوو هەیە دوایە چینە سەر دوای 2023 دکتۆر ئێمە کەسێکی ناسراوی وامان هەیە لە ڕابردووە لە ناو ئەم مێژوە کۆنەیە کە وەکو سەلەفێک ئێمە تەماشای بکەین و کاریگەری قورآن خوێندن و قیراعاتی ئەو ینی پەڕی بێتەوە بۆ دوای 2023 و ئێمەی بارگاوی کرد بێ بەڵێ خۆی ئەگەر وەکو تەورە عێراقیەکە بڵێن شێوازی عێراقیەکە بڵێ هەمانە وەکو کورد نا وەکو عەرەب هەمانە یەکێک لەوانە حافظ خەلیل ئیسماعیلە کە بەڕاستی مەدرسە بوو بۆ هەموو عێراق وەلید ئیبراهیم فەلوجی بووە خوای گەورە بە ڕەحمەتیان بخاتە بە ڕەحمەتی خۆی یعنی هەردووکیان دوو کەسایەتی دیاری ناو ساحی عێراق بوون کە کورد زۆر بە کاریگەری پیان کاریگەر بووە لە مناسبەتەکانە چ لە ژیانی ڕۆژانەشا کە خەڵک گوێ لێگرتوون ڕاستە ئێمە وڵاتی میسرش هونەرە جوانە ناوازەکەی پەڕیەوە بۆمان هەر لەو سەردەمایە بەڵام بە دەرەجەیەک ئێمە لە ناو عێراقا بە کۆمەڵە کەسایەتی شێک لەوانە وەکو عەرزم کردی ئەم دوو قاریەوە قاری تریشمان هەبووە کە مەسەلا عەلائەدین قەیسی هەبووە زۆر قاری ترمانێک کە مەشهورن لە عێراقا بەڵام ئەمانە زۆر لە ناو سەحەکە جێدەستیان دیارە یعنی خەڵک زۆر پیان کاریگەر بوو ئێستش یەکێک لەوانە قورآن خوێنی مەرحوم شێخی عەزاوی محەممەد عەزاوی کە بە ڕەحمەتی خوا چووکێک بوو لە ئەستێرە دیارەکانی فستیڤاڵی نەودەوڵەتی خاڵ ئەمانە کاریگەریان هەبوو چ لە کۆن و لە تازەیە لەسەر ساحە عێراقێکە ئێستش خەڵکێکی زۆر هەیە کە سوورەتی ملکی لەبەر کرد لە خۆشەویستی محەممەد ناسر عەزاوی ئەو کاتە تەجلی کرد لە ڕائزای عێراقا بڵاوکراتەوە بۆیە لە ناو کوردیشە ئێمە ڕەنگە کەساتیمان هەبێ بەڵام وونە ئەوەی کە قسەکە لەسەری شێخ عەبدولباست عەبدولسەمەد کەساتێکی کورد بووە ئەمە تا ڕادێکی زۆر لە ڕووی مێژووە یەکلای بۆ تۆ ئەچەنە وەکو ڕەچەڵک بەڵێ وەکو هەنچە بنەماڵەکەی هەندێک جار ئینکاری لێکەن و ئاوا وەڵحەڵ دوجار ئەمە بەجێڕێ بۆ مێژوو و خاڵی دووهەم کەسی دووەم بابن کە بەڕاستی کاریگەری هەو لە عەلامیش قسەی لەسەر کراوە شێخ سەید نەقشبەندیە کە قاریکی مەشهوری میسرە وەیەکێکە لە ئەستێرە دیارەکانی بواری تەواشیحیش هەر بە لەقەبەکەیان پیاوە ئەسڵ و ڕەشەڵەکی کورد بووە باپیری کورد بووە لە دوای ڕزگارکردنی میسر لەلایەن سەلاحەدینی ئەیوبی و باوگەورەمان ڕۆشتۆتە ئەوێک خانەوادەکەی لەوێ دانیشتون لەوێ نەشەت و گەوری کە بەڵام خۆی وەکو جنسی ئەم پیاوە جنسیان ئەسڵی بڵین میسریە بەڵام لە ڕەچەڵەکە کووردە ئەی باشە دکتۆر بمبورە چی وای کردووە کە شێخ محەممەد ڕەفعەت و شێخ مستەفا ئیسماعیل بڵێن نەفەس و شێوازی کورد ئێمە سوودمان لێ وەرگرتووە و ڕنگدانەوەش هەیە بۆ لە قورآن خوێندنی ئێمەیە ئەکرێ بڵین یەکێک لە کارتێکەکانیان سەید نەقشبەندی بوو ینی بەفیعلی چکە لە سەردەمێکی نزیک لێ کاژیاون کاریگەری واقعی بەسەرا بەجێهێشتون و زۆر پێی متەئەسی بوون ینی کێکە لەو کەسایەتیانی کە تۆ بەس گوێ لە مۆشەحاتەکانی سەید نەقشبەندی بگرە ئەنجازانی پیاوە لە لووتکەیە بووە ڕەنگەوە هۆکارێک بوو بێت هۆکارێکی تریش بتێونەتەوێ هەندێک کەساتی هەونن وقال رجل في المدينة يعني كس هي ونا بلام كاريجري هبو بلام نيوسو دركبه يعني لظروف كان ويلي كرو كنتو عن الدركبه مكسا كرد ولا شوني ككاريجر بون بي بتعبتي لولاتي مصر لولاتي حجاز بي كاريجر بون بلام دوجار كساتيكي ون بو لبروي او كاتا وكو استنبو للراغان كان تو سشتك بلاو كيلو جاربه لامريكا خيكي جايبينيت قصي لسركا يعني بتونتو التكنولوجيا بيشكوتني هنري گەیاندن و سوشیل میدیا ئەمانە زۆر شتی بە خێرای گەیاندەلووتکە بەڵام لە مێژووی کۆنا
کورد بە تاکید قورآن خوێنی زۆر باش و دیاری هەبووە لە هەموو پارچەکانی کوردستان لە شارەکانی هەولێر دووە کەرکووک سلێمانی لە هەموو هەیە بەڵام ئەوە بتونێتەوێ دوجار ئەوە ئیعلامە کە جاروە واجیەکان دەرەخات و کاریگەری زروفی ئەو کەسەش هەیە لە ناو شارا بووە هەیە لە لادەیەکان و ئەریافەکان بوو تاکید ئەوانە واجیهان کەمتر دەرکەوت. باشە دکتۆر ینی هەروەکو یادەوەری لە دەیە هەشتاکانە کە ئێمە مناڵ بووین جومان لە دەنگێک بوو لەوەی کە ئەو زیاتر تەواشەحیەکە ڕاستەکەی ئەوش کەسایەتی محەممەد ڕەبیعی لە ڕادیۆ محەممەدی ڕەبیعی ئەو کەسایەتیە ینی چ جۆرە کاریگەریەکی هەبووە ئیکی لەوانە مامۆستا مەلا محەممەد ڕەبیعی کە جەنابەت ئاماژت پێکە بەڕاستی یەکێکە لەو نمونە زیندوانی کە لە ڕۆژەڵاتی کوردستان ئەم پیاوە ئەستێرێک بوو لە بوارەکەی خۆیان تەنانەت قورآانی خۆشیشی هەیە ڕەنگە زۆر کەس گوێی لە تیلاوەتەکانی نەبووێ بەڵام ینی وەکو عەرزم کردی ئێستا لە مێژووی کۆنی دووهۆ کاسەیەکە لە مێژوو هەرچەندە دووهۆک لە تاخیری لە فترێکی تازەیە بووەتە پارێزگا هینا دووهۆک قەزایەکی بچکۆلە بوو لە سەر بە پارێزگای مووسڵ بوو شاری هەولێر ئەگەر دیقەت بیت چەند قورآن خوێنی کۆنی تایە یعنی من بیرمە 2007 کە ئەو کاتە بە پازە ڕۆشتین بۆ سەفەری عومرە چوونە دیمەشق ستۆدیۆکانی دیمەشق پێش نوێژی جومعە هەمووی قورآنەکانی مامۆستا مەلا نامیقی ڕەحمەتیان لێیە یعنی ئەم پیاوە کە ساتێک بوو لەسەر ئاسی عێراق و جیانی ئیسلامی ناسا بوو لە وڵاتی شام مەولود داهێنراوی بڵێن هەولێرە بەشێک لە جوانی مەولود قورآن خوێندنە ڕاستە هەر لە سوڵتان مزەفەرەدینەوە بە ڕەحمەت بێ هەتا وەکو ئەو جیلە تازەی کە با بڵێن کۆنن بەڵام لە چاوانە زۆر تازن ئەو قورآن خوێنانە لە زمانیانە مامۆستا مەلا نامیق و ڕۆژەڵات بە هەمان شێوە وەکو عەرزم کردی کوردستانی گەورە قورآن خوێن و مۆشێحی زۆر باش و کاریگەر هەبووە بەڵام بتونێتەوە لە ڕووی میدیاییەوە ئەو ستۆدیوانە نەبووە یاخود ئەو تەختی ئەعلامیە جوانە نەبوو کە ئەم دەنگە بە سۆزانەمان وەکو خۆی بۆ بێڵتەوە هەرچەنە ئەلحەمدوللا توراتێکی باشە زۆر باشە دکتۆر دوای 2023 چی ڕوویدا ینی ئێمە بینیمان قورآن خوێنی زۆر باش دەرکەوتن فێری قیراعەت بوون تەنانەت فیستیڤاڵی گەورە کرایەوە ئیتر شتێک کە لە ڕابردوو ئێمە نەبوو شتێکی زۆر تایبەت بوو ینی شتێکی زۆر تایبەت هاتە پێشەوە کە قورآن جگە لەوەی کە با بڵێن کەسەکە فێریە بێ ئەجری لەسەر وەرەگرێتەوە پێشنوێژی پێەکە لە مناسبەت تا قورآنە خوێنێ فیستیڤاڵیش هەیە ینی فیستیڤاڵ هەتا قورآن جەنابتان خۆتان چەندان قورآن خوێنی جیاوازی نێودەوڵەتیتان هێناوە بۆ خاڵ ئەم حرەکەتەی دوای 2023 چۆن بوو ئاوا دروست بوو لە سەرەتای 2023 تقریبا لە 2005 ڕاستەوخۆ بە ساڵێک دوای ڕووخانی ڕژێمی سەدام عێراق دەستی کرد بە خۆ ئامادەکردن لە ڕووی تەکنیکی و لە ڕووی هونەریەوە بۆ برەودان بە هونەری قورآن خوێندن ئەوە بوو ئاتەن یەکێک لەو ڕێگانی کە زۆر کاریگەرە بەڕاستی من زۆر ئیمانم پێێتی ڕەنگە هەندێک کەس دژی ئەم قسەی من بن جوانترین لای من یەکێک لە باشترین و چاکترین ڕێگەکان بۆ ئاشناکردنی خەڵک بە قورآن هەم فیستیڤاڵە و هەم پێشبڕکێی قورآنە ڕەنگێک خەڵکێک گرەیە کاڵەمە بۆ پارە خواردن و قارێ فێرەکەن پارە وەرگێ و نا بەعکسەوە تۆ تەشجیعێکی وفی ذلك فليتنافس المتنافسون تۆ تەشجیعێکی لە ڕێی ئەمەوە خەڵک قورآن لەبەرەکە یعنی لە 2005 ئیتر ئەو پێشبڕکێ لەسەر ئاسی عێراق دەستی پێکە لە شاری بەغا یەکەم ساڵی بوو 2006 خۆشبەختانەی تر کورد ئێمە وەکو پارێزگاکانی هەرێمی کوردستان عێراق مفاتەحەی کردین لیژنە ئاهات لە شارەکانی لە بەغاوە بڵین هەڵسەنگانە بۆ هەموو شارەکانی هەرێمە کرد لە هەموو شارێک سێ قاری یەکەم و دۆم سێمیانە بر بۆ پێشبڕکەی نیشتیمانی عێراق لەوێ هەموو پارێزگاکان بێکەوە تقریبان 6 کەس بەشدارە بوو لە پێشبڕکەی کۆتایی ئەم پێشبڕکێ بۆ ساڵی 2005 و 2006 ئیتر کورد بوو بە سمبولێک لە ئیشەکە هەرچەنە لە ڕووی هونەری و ئێمە زۆر لاواز بووین هەتا بیرمێت زۆر قاری دیاری شاری خۆمان هەیە کە با ناوێنێنی قورآنی خوێن ینی هەموو خوێنەکەی هەر مەقامی بەیاد بوو مەسەن خۆم قورآنم خوێندووە ئێستاش ڤیدۆکەی ماوە مەسەن بەس بەیات و حیجازم خوێندووە یعنی نەشمانەزانی ئەسڵ نەمانە چین بەڵام کە ئەوانمانە بینی شێوازێکی زۆر جوان و ئەکادیمی لێمە پرسین مەسەرەن ئەو مەسەوی من لە قوم خوێنبێکێکەکەی من لە ئیسفەهان خوێنبێکێکی من لە تاران بووم یعنی ئەمانە بۆمان دەرکەوت کە فعلەن زانستێکەیە ئێمە چەند ساڵە کە ئەم دەرگای سزەما دەکاتەوە شتیامان نەبینی بوو بۆیە بەڕاستی زۆر بە خێرایی
جوهدمان کرد بۆی بتوانین ئیش لەسەر ئەم هونەرە بکەین لە هەرێمی کوردستان ببینە منافسێکی گەورە بەرامبەر بە عێراق و خۆشمان پەرە بە خۆمان بین ئێتر لە 2006 حوت تقریبا کەوتمە کۆکردنەوەی ئەم زانستە بە شێوازێکی تەبەن ئەو کاتە بە شێوازی سیدی هەبوو بە کتێب هەبوو کۆمان کردە و دەستمان کرد بە مدارەسەکردنی الحەمدوللا تقریبا تا 2008 شتێکی زۆر باشم لێ دروست کرد طبعا لە دوای خۆی فەزلی خوا بە جوودی فەردی خۆم بۆ میشە تا 2009 الحەمدوللا توانیم پلی یەکەم لەسەر ئاسی عێراق بەدەست بێنم پێی یعنی 2006 من ئەموت ئێمە دەنگمان لەوان خۆشترە بەس ئێمە بۆ ناتوانین نەتیجە بین تو بەس ئێمە ناتوانین بە ئەکادیمی قورئان خوێن هونەری قورئان خوێندن بۆ خۆی علمێکی زۆر گەورەیە لە 2010 ئیتر ئەم دەرگایە لە ڕووی نێودەوڵەتیەوە بە هەرێمی کوردستانە کرایەوە دکتۆر ئێستا لە جاجیبیتی بپرسە لە ئای بپرسە بڵێ قورئان خوێنە نێودەوڵەتەکان پێ دەڵێ یەکێک لەو قورئان خوێنە باشانە جەنابەتی ڕاستێکی یانی الحەمدوللیلا دکتۆر ئێمە ئێستا قورئان خوێنمان هەیە لە ئاسی نێودەوڵەتی لە مەحافلی گەورەیە با بڵێن جورئەتی ئەوەی هەبێ بەشداری بکە ببوورە کەواڵێمانی بەشداری بکە و وەکو جەنابەت ئەفەرمووی پلە بەدەست بێنێ ینی لە ڕووی خوێندنی قورئانیشەوە ینی هەم لە بواری زانستی قورئانیە لە مەخارج و مەسەلە تەجوید و ئەو زانستانی ئەم ئەحکامەکانە هەر لەوە بیگرە هەتاکو ئەوەی کە ینی هینی ئەوەی هەبێ کە تا پلەیەکی باش یاخود بڵێن بچێتە ئاستی بێت ئاستی جیهان بزەبێتم ئەو لە کۆتایی بڵم بچێتە ئاستی قورئان خوێنە جیهانیەکان چونکە نەچێ من لە ئێرانە شتێکم بینی و نازام لە شوێنەکانی دیکەش وایە دکتۆر قورئان لە لای ئێرانیەکان وەکو نۆتەی مۆسیقا نووسرێتەوە وەکو ئەبێ بە نۆتە ئەخوێن بۆیە زۆر جار ئەگەر ویستیان با بڵێن لاسای عەبدولباسط بکەنەوە وەکو خۆی دەرێنەوە ینی من ئەوم بینیوە کورد ئەمەمان هەیە ینی لەم ئاستە هونەری و لەم ئاستە باڵایە ئێمە لە 2011 ئەم بیرۆکەین بۆ دروست بوو کە ئێمە ئیش لەسەرەوە بکەین ئیتر قورئان خوێن پێ بگەین بەڕاستی لە دوای 2010 کە سواز بەخوای گەورە و یەکەم کورد هەم لەسەر ئاسی نێودەوڵەتی بەشداریم کرد و کونۆنەری عێراق و هەم پلە یەکەمیشم بەدەستێنا لەسەر ئاسی عێراق ئەتر ئەمە جۆرێک لە هاکە چتە دەرەوەت بەڕاستی تۆ لە عالەمێکی داخراوە چتە ژیانێکی تر خەڵک ئەناسی خەڵکە بینی ئەجوا ئەبینی یعنی ئەمە طموحێکی بۆ دروستکەم بۆ حکومی الحەمدوللا خۆشم پێگە علمیەکەم باش بوو و طەبیب یعنی زیاتر دەستکراوە بووم هەم لە ڕووی ئەوەش کە لە ڕووی مادیشەوە هەم لە ڕووی علمیشەوە خۆشم عەرەبەکەشم باش بوو ینی کۆمەڵی فاکتەرە بوو پێش هەمویان فەزلی خوای گەورە بیرمالەوە کردو هەم دوو شت بکەین ئێمە یەکەم قورئان خوێن پێ بگەێنی دوو بتوانین لەسەر ئاسی جیهان هەرێمی کوردستان بناسێنین باشترین دوو بیرۆکە کە هەمان بوو ئەوە بوو یەکەم جارت دانیشین لەسەر ئاسی هەرێم قورئان خوێن پێ بکەین لە 2011 یەکەم خولی درێژخانی ئاوازەکانی قورئانم کردەوە ماوەیەک خەڵک هەر تەکفیر لێ کردم هەر نانەزای مۆزۆ چییە بەڕاستی زۆر کەساتی ینی دژاتیە کردی بیرمان نەچێ بانگیش ینی لەگەڵ من ئەزان بەڵێ ئێستا مێژوی ئەوش عەرزەکەم ئیتر لە ساڵی 2011 یەکەم وەجبە قورئان خوێن پێگەیشت کە ئێستا هەمویان بەبێ ئیسtisنا هەمویان ئەستێرن لەسەر ئاسی هەرێمی کوردستان و جیهان الحەمدوللیلا یەکێک لەو نمونە زۆر جوانە کاکە سەرخێڵ تۆفیقەکە بە پشتیوانی خوا لە دوای جەژن ڕاستەوخۆ ئەمە شەر مژدەیەکە بۆ هەوادارانی قورئان ئینشاڵڵا نوێنەراتی عێراق لەیەکێک لە پێشبڕکێ جیهانیەکانە کە لە دوای ئەوەی کە بەندە بەشدار بوون لەسەر ئاستی عێراق وەکو نوێنەری فەرمی دیوانی وەقفی سونە دووهەمین کەسە نوێنەراتی عێراقەکە بە شێوەی فەرمی کە وەقفی سونە خۆی هەڵەبژێرێ ئێمە بەڕاستی لە پاش ئەوەی کە نوێنەراتی عێراقمان کرد بۆ 2-3 ساڵ ئەم ئیشە درایە دەست وەقفی شیعە ئیتر کوردیان مەحروم کرد تا 3 مانگ 4 مانگ لەمە پێش قەدەری خوا پێش ڕەمەزان ئەم دەرگایە کرایەوە جارێکی تر مخاتەبەی ئێمەیان کردوتەوە کە بە پشتیوانی خوا بتوانین قورئان خوێنە کوردە چالاک و چاپووکەکان بەتوانەکان بخینە ناو مەحفەلە نێودەوڵەتەکان وەکو نوێنەری عێراق ئەمە شانازیە سپاس بخوا مژدەیەکی خۆشە بۆ ئێمە هەم جەژن و هەم ڕەمەزان هەمووی نزیک بۆ تۆ لەیەک و بڵین مناسەبەکانمیان تێکەڵوم بێکە بەهار و سپاس بخوای گەورە ئەمە خەبەرێکی خۆشە لەگەڵ ئەمەشە هەوڵمانە ئێمە هەم ئێمە بچین هەم ئەوان بانکی ئێستا تر بیرۆکەی 2012 بۆ 13 بیرۆکەی فیستیڤاڵی نێودەوڵەتی خاڵ هاتە ئاراوە ناوەکەی تەمەن ناوی فیستیڤاڵی خاڵ جەنابی مامۆستا گۆران بە ڕەحمەت بێ بیرۆکەی ئەو بوو
وەکو ڕێزێک بۆ جەنابی مامۆستا محەممەدی خاڵکە یەکەم مفەسیری کورد بووە ی قورآانی پیرۆز وەکو ڕێزێ بوو ئەو ئیسنادن بۆ جەنابیان ناوکەیمان لەوە ناوناوە ئەوە بوو یەکەم ساڵ کە قورآن خوێنمان هێنا عنی هەم ئەوان معجیب بوون بە کوردستان هەم ئێمەش معجیب بووین بەم هەموو دەنگە عجایبە کە لە جیانە هەیە یعنی ئێمە محروم نەبین لەوان ئەوانیش محروم نەبن لە بینینی ئەم جەوە ئیمانی خەڵکی کورد تاکی کورد ناسێکە تاکی کورد تاکێکی دینپەروەر و دڵپاک زۆر باشە دکتۆر جان تەنها چەند خولێکێکم ماوە بەرنامەکە کۆتایی دێ با بزانم ینی ئێستا ئێمە باسی ئەومان کرد کە خەڵکێکمان هەیە گەنجمان هەیە خەڵکێکمان هەیە کە تەمەنیشی هەیە الحەمدولله قورئان زۆر باشە خوێنن بەس با باسی بانگ بکەین تەمان بانگ ینی بەڕاستی ئێکێکە لە بابەتە زۆر گرنگەکان ئەگەر خەڵک بزانێ بانگ چەند گرنگە یا مەسەلەن بۆن منە ئەوەی کە ئادابەکانی بانگدان و ئەوانە بزانن چەندێک قورسە یان هەموو کەس ناتوانێت بانگ بەدا وانە بانگ بێژی باشمان هەیە دکتۆر چەند ساڵی 2013 تقریبا بە داقیەوی 13 ساڵەمە پێش دعوەتی سەرۆکۆماری جەزائیر بووم بۆ تەفلیقە و کاتەکە سەرۆکۆمار بوو ساڵیادی ڕزگاربوونی جەزائیر بوو لە ئیستعماری فەڕەنسا لەوێ یەکێک لە ئامادەبوانی ئاهەنگەکان سەرنجی بۆ بانگەکانم هەبوو کە بە شوازی جیاز بانگ مەفەرموو لە محفەلەکانە وتی تۆ ئیجازەی بانگت هەیە وتم نەخێر وتی ئێمە پیاوێکی زۆر باشمان هەیە ناوی شێخ مەنسوور بن عەبدولقادر بالحاجە حەزەکەم ئیجازەی بانگ وەرگی لەم پیاوە نەمەزانی کە ئیجازەی بانگ ئەسڵەن هەیە تقریبا 5 سەعات ئێمە بە سارە ڕۆیشتین بەناو ئەم شاخ و داخەیە هەتاو گەیشتونتە ئەو شارێکە و پیاوی لێ بوو ناوی شاری وەهران بوو لە حدودی ئیسپانیایە بۆی کە بچمە خزمەتی ئیجازەی بانگی لێوەرگرم ئەم ئیجازەم هێنایە بۆ سلێمانی بووە دەرگایەک تەمەن هەم تۆ ئیجازە و سەنەد بێ بە بانگبێژانی کوردستان هەم لە ڕێی بە شازی ئەکادیمی فێریان کەی کە تۆ بانگ ئەبێ هەموو ڕێساکانی لانە فیقیەکەی لانە ئەدەبی و پەروەردەیەکی بانگبێژ هەموو لانە عیلمیەکانی هەمووی فێر ببی ئەنجابی بە بانگبێژ ئێمە بێداد ئیجازە و سەنەد بانە تەمەن کە هاتمە سلێمانی ئەو کاتە فەیسبوک زۆر چالاک نەبوو پۆستێکم لەسەر کرد کە ئەوە وەرگرتووە ئەو جازێ وەرگرتووە یەکەم کەس کە تەکلیفی کوتی حەزەکەم یەکەم کەسمە ئیجازە و سەنەدە وەرگرم برای عەزیزم کاک دکتۆر ئەحمەد کەرکووکی بوو کە ئێستا ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە هاو بۆ سلێمانی بەپەلە منیش حورمەتەن بۆەوەی کە لە ناو مزگەوتی گەورەی شاری سلێمانیە بە مناڵیم گەورە بووم و پێگەیشتوم و قورئان لێ فێر بووم بانگم داوە یەکەم ئیجازە و سەنەدم دا بە کاک دکتۆر ئەحمەد لە ناو مزگەوتی گەوری سلێمانیە ئەمە دەرگایەک بوو بۆ ئەم هونەرە بۆ ئەم ئیجازە و سەنەدە کە سەنەدەکەی شدە بۆ بیلالی حەبەشی خوای لێ ڕازی بێ ئێستا لەسەر ئاستی پارێزگاکانی عێراق و هەرێمیش بە هەزاران کەس ئیجازە و سەنەدی بانگی وەرگرتووە زۆر باشە دکتۆر جان من بەرنامەکەم لێرە کۆتایی هات بەڵام تەکلیفی ئەوم هەیە کە ئەڵقەی دووەممان دەچێتە دەوروبەری جێژن ئەچێتە ناو جێژن ئەگەر لەگەڵمانە بمێنیتەوە ئەم جاریان بەڕاستی قورئانە خوێنین ئینشاءالله لە ئەڵقەی بەڵام بۆ ئەوەی بەرنامەکە جوین کەینەوە بە ئەڵقەی داهاتووە حەزەکەم جەنابەت خۆم قیرائەتەکە دیاری نەکەم بەس ئاوا ینی چەند ئاەتێکمان بۆ بخوێنی بۆەوەی کە بچینە ناو ئەڵقەی دووەمەوە هەروەها جوینی کەین بە کۆتاشەکانی قەدری شار سوورەتی قەدرە خوێن زۆر باشە بەس بەچی قیرائەتێک بۆمان خوێنی دکتۆر من خەری بوو بڵم بە کوردی بۆمان بخوێنە قیرائەتی کوردی بەڵام وتم بە حڕێتەکە دەم بە دکتۆر وڵات جا من وان پێم خۆشە لەبەری قەدر شەوانێکی هودوو و هادی و نەرمن مەقامێکشمانە پێڵێن نەهاوەند مەقامیشی نەرم و هادیئە حەزەکەم بۆ مەقامە بە شوازێکی میسری بچینە شەوانی قەدرە و زۆر باش کۆتایی بەرنامەکە زۆر باش بەڵێ خۆشەویستان دوا بە دوای خوێندنی سوورەتی قەدر کۆتایی بە بەرنامەکەمانێنین لێرەوە خواتان لەگەڵ و چاوەڕێمان بکەن بۆ ئەڵقەی دووەم أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر
ليلة القدر خير من 1000 شهر. تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر. صدق الله العظيم.